بارزانی جێگری سەرۆکی پارتی و هەروەها هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان ئیسماعیل نامیق ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان دەبێت. کاک ئیسماعیل ئەم کاتت باش ئەگەر سەرەتا ئاماژەیە بکەی بەوەی کە ئێوە بۆ چوونتان چییە لەسەر قسەکانی جێگری سەرۆکی پارتی ئایا ئەمە بە هەڵوێستی پارتی دەزانن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان شەیداخان سڵاو بۆ جەناب و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی NRT وەکو بەڕێز کاک محەممەد تۆفیق ڕەحیم فەرموویەتی ئەگەر ئەمە بۆ چوونی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بێت احتیمالی وا کرێتتر کۆبوونەوەکان کۆتایی پێ بێت و لەو نقطەیە بوەستێت. بەڵام من پێشەوەی کە ئەمە وەکو بزوتنەوەی گۆڕان قسە بکەم ئەمێ وەکو یاساناسێک وەکەوەی کە شارەزایەکم لە یاسایە قسە بکەم بەڕاستی من پێم سەیرە کە کاک نەچیروان بەرزانی ئابە و شێوەیە قسەی کردووە خۆی سیر لەوەدایە تۆ لەم هەموو ئەزمە و کێشە و تەنگ و چەڵەمەی ڕوبەڕوویم هەرێمە بۆتەوە 80 ڕۆژ حکومەت کۆ نەبێتەوە تۆش سەرۆکی حکومەتەکە بی سیر لەوەدایە 3 مانگ موچەی فەرمانبەرانە نەدابێت تا ئێستاکە تۆ مانگی 9 تەواوە بێ مانگی دەیە تۆ تا ئێستاکە موچەی مانگی 6 پێیان دابێت سیر لەوەدایە کە وەزیر خۆی داواکە بڕاتە پەرلەمان ڕوونکردنەوە بدات سەرۆکەکەی ڕێگای پێنادا بڕا ڕوونکردنەوە بدات بەڕاستی ئەمانە سەیرە سیر لەوەدایە سەرۆکی پارتەکەی تۆ کە مودەکەی تەواو بووە بە هەموو یاسا بەرکارەکان کە لەم هەرێمەدا ئیشی پێکرێت مودەکەی تەواو بووە بەڵام ئامادەیە بەبێ هیچ شەرعیەت هیچ سەرەدێکی قانونی کە دەست لە پۆستی سەرۆکایەتی هەرێم هەڵناگرێت ئەمانە سەیرن بەڕاستی ئەوە سیر نییە ئەگەر چەند لایەنێک پرۆژەیە گەڵاڵە بکەن بۆ گێڕانەوەی متمانە بۆ ئەوەی کە ئەو ئەزمەی ڕوبەڕووی یاخود بەرۆکی ئەم کۆمەڵگەی گرتووە بۆی ئەزمەکە چارەسەر بکرێت و نیەتپاکی خۆیان نیشانداوە و ویستیان بیکەنە جەژنانەیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە وا دیارە کە پارتی دیموکراتی کوردستان نە ئەوێ دڵی خەڵک خۆش بکات نا هیچ باکێکی بەم میلەت و بەم وڵاتە هەیە. بەڵێ بزوتنەوەی گۆڕان چاوەڕێی ئەوەیە کرد کە هەڵوێستێکی وا لەلایەن بەرپرسێکی باڵای پارتیەوە ببیستێت زۆر بەداخەوە طبعاً هەر لە دوای ئەو کۆبوونەوەی کە ئەو پاکێج و دوو بژاردەی تیا تەسلیم کرا تقریبا نیو سەعاتیان سەعاتێک دوای ئەوە ئەندامێکی مەکتەبی سیاسیان ئەگەر غەڵەت نەبم ئەڵێ دەرکەوت کە ئەمە ئەم قەزەی پرسی سەرۆکایەتی هەرێمە ئەمە قەزەیەکی یاسایی نییە بەڵکو قەزەیەکی سیاسیە. یعنی پێم سەیرە بەڕاستی کە ئەندامێکی مەکتەبی سیاسیان برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەم کات و ساتەدا باز لەوە مەسلەی یاسایی بوون یاسایی نەبوونەکەن ئەوان با بڕۆن جارێک کە ئەو مەسلەیە یەکلایی بکەنەوە ئەو سەرۆکی حیزبەکەی ئەوان کە ئێستاکە بە ناشەرعی کە واز لە پۆستەکە ناهێنێت ئەگەر ئەو مەسەلیان یەکلایی کردو ئەتوانن باز لە یاسایی بوون و نایاسایی بوون بکەن یعنی ئەمانە هەموو بەڵگەن لەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ناوێت هیچ نیەتێکی پاک نیشان بدات ناوێت مرونەت بنوێنێت وەکو چۆن سەرەتاوە چۆن پێداگر بووە و چۆن بەڕێز کاک مەسعودیان کردوتە سمبول و مقدسیان کردووە لای خۆیان ئەیانەوێ مقدسیشی بکەن بۆ ئەم خەڵکە ئەمان هەموو سەیرن. بەڵێ کاک ئیسماعیل ئاماژەت بەوە کرد پێشەوەی کە وەکو هەڵسوڕایەکی گۆڕان قسە بکەی ئەتەوێ وەکو یاساییە ئەگەر وەکو یاساییە پرسیارە لێ بکەم ئەوەی کە نێچیروان بارزانی ئاماژەی پێکردووە لە لای سەیرە ئەوەی کە ئەگەر سەرۆک لە نێوان خەڵکدا هەڵبژێرە کەواتە ئەبێت دەسەڵاتەکانی زیاتر بێ و بە پێشەوانەوە ئەگەر لە پەرلەماندا بێ دەسەڵاتەکانی کەمتر بێ ئەمە لە ڕووی یاساییەوە ئایا هیچ هەڵەیەکی تێدایە؟ شەیداخان خۆی ئەسڵ لە نیزامی پەرلەمانیە ئەوەیە کە سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێردرێت بەڵام هەندێک وڵات من پێشووتیش ئەم قسەیە وتووە هەندێک وڵات بە گوێرەی سروشتی کۆمەڵگەکەی خۆیان بە جۆر لە جۆرەکان هەوڵیان داوە سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرن. هەنی بۆ نمونە من نمونەیەکت بۆ هێنمەوە لە ساڵی 1852 لیویس ناپلیۆن ئەو کاتە وتیان با لە ناو خەڵکەوە هەڵبژێرێت لە ناو خەڵکەوە هەڵیان بژارد کە لە جمهوریی دووەمی فەڕەنسایە بەڵام دواتر بینیان ئەم پیاوە بەرەو دیکتاتۆر بوون و وا دەسەڵاتەکانی هەموو لە دەستی خۆیان کۆکردەوە هیچ حسابی بۆ پەرلەمان و بۆ وانە نەکرد و ناوی خۆی نا بە ئیمبراتۆر بۆیە لە جمهوریی سێمەوە جارێکی تر قانون و دەستوریان تعدیل کردەوە
بڕیاراندا سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت خۆی ئەسڵ ئەوەیە سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت بەڵام وەکو وتم هەندێک جار سروشتی کۆمەڵگەکان یاخود کاتێک کە کۆمەڵگەکان قەنەعەتیان وایە کە سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرێت هەندێک وڵاتمانەیە چەند نموزەجێکن کە سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرن بەڵام ئەمە مانای وان نییە کە ئیتر ئەمە ببێتە سمبولی نیزامی پەرلەمانی و ببێتە معلەمی ڕئیسی نیزامی پەرلەمانی کە ئیتر بڵێ نیزامی پەرلەمانیە سەرۆک هەر بێت لە ناو خەڵکەوە هەڵبژێرێت و هەر بێت دەسەڵاتەکانی هەبێت ئێمە ئەگەر بمانی خۆمان مقارنە بکەین ئەبێ خۆمان مقارنە بکەین لەگەڵ نزیکترین شوێن لە خۆمانەوە کەویش بەغدایە لە بەغدایە کە ئەبینی سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت تا ئێستا ڕێگر بووە لەوەی دیکتاتۆر دروست بێت هەرچەندە بۆ نمونە مالیکی نوری مالیکی کە وەختی خۆی ویستی بۆ جاری سێم طبعاً وەکو سەرۆکی وەزیران خۆی هەڵبژێرێتەوە لەبەرەوەی لە پەرلەمانە بوو ڕێگەیان پێ نەدا باشە ئەگەر سەرۆکێکی کۆمار گریمان سەرۆکی کۆمار لە عێراقا لە ناو خەڵکە خۆی هەڵبژاردبایە و خەڵک دەنگی پێ بدابە ئەو کاتە گومانی ئەوە ئەکرێت نەک گومان یعنی ترسی ئەوەشمان هەیە کە ئەم سەرۆکە بەرەو دیکتاتۆر بوون بڕا چونکە تەجروبە و ئەزمموی ئەم ناوچەیە بەرەو ئەوە ئاڕات کە خەڵک لەم ناوچانەیە مقدسەکرێن ئەگەر کەسێک لەلایەن خەڵکەوە متمانە وەربگرێت ئەو کاتە هیچ حسابێک بۆ پەرلەمان و بۆ دەستگا شەرعیەکانی تری ئەم وڵاتە ناکۆکەوەی بینی ئێستاکە لە هەرێمی کوردستانە کە سەرۆکی هەرێم هیچ مل نادا بۆ پەرلەمانی کوردستان بەڵکو زۆر جار عفو بەڵکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز کاک مەسعود بەرزانی زۆر جار خۆی و کادیرانی حیزبەکەشی تانە و تەشەر بە پەرلەمانی کوردستانەکەن کە دەستگایەکی شەرعیە کە لە هەمان کاتە خۆشیان ئەڵێن ئێمە لیستی یەکەم یاخود فراکسیۆنی یەکەمی لە پەرلەمانی کوردستانە بۆیە ئێمە مەترسیەکەمان ئەمە بووە و ئێستاکەش نایشارینەوە ئەمە مەترسیەکەمانە کە ئەگەر سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرێت وڵاتەکە بەرەو دیکتاتۆر بوون و بەرەو کۆکردنەوەی دەسەڵاتەکان لە دەستی یەک کەس و مقدسکردنی یەک تاکە کەسە ئەڕوات و ئەو کاتە وڵات بەرەو وێرانبوون ڕوا ئەو فەوزایە ئەبینی کە لە دەوروبەر و لە سووریا و لە لیبیا و لەو هەموو شوێنانەیە کە ئێستاکە ئەگوزارێت. بەڵێ کاک ئیسماعیل کە ئێوە زانن پارتی نەرمی نانوێنێت ئامادە نییە بۆ چارەسەرکردنی کێشەکە بۆچی پرۆژە و پێشنیاز پێشکەشەکەن ئەوە پێشتر کە لە پەرلەماندا پرۆژەتان هەبوو دواتریش ئێستا دوو پێشنیاز کراوەتە بەردەم پارتی ئێمە بۆ ئەوەی بۆ خەڵکی کوردستانی بسەلمێنین کە ئەم مەسئلەیە لە سەرەتاوە ئێمە بە مەسئلەیەکی شەخسی وەرمان نەگرتووە هەرچەندە تاکە شەخسێکە بەڕێز کاک مەسعود بەرزانی خودی کێشەکەیە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشە بە شەخسەنەمان نەکردووە بۆ خەڵکی کوردستان نیەتپاکی خۆمان نیشان بدەین کە ئێمە خەمی ئەم وڵاتەمانە خەمی خەڵکی ئەم وڵاتەمانە خەمی چاکردنی سیستممانە ئێمە ئەو کێشە و ئەزمە و تەنگ و چەڵەمەی کە ڕوبەڕووی خەڵکی ئەم وڵاتە مەسەلەی بێموچەوی و بێکارەبایی و هەموو ئەو کێشانی کە ڕوبەڕووی ئەم وڵاتە بۆتەوە بە کێشەی خۆمانی ئەزانین و پێمان وایە ئەم کێشانەش چارەسەر نابن تا سیستمی سیاسی وڵاتەکە چارەسەر نەکەین بۆیە ئێمە وەکو نیەتپاکی خۆمان وەکو ئەوەی کە دروستکردنی پردێک بۆ متمانە دروست بێ لە نێوانمانە هەروەها بۆ ئەوەی بکەینە جەژنانەیەک بۆ خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان دڵخۆش بن لە کاتێکە کە پارە نیە و موچەوشتانە نییە ئێمە بە باشمانزانی وەکو لایەنێک لەو چوار لایەنە بە باشمانزانی کە ئەم دوو بژاردەیە بخرێتە بەردەست پارتی دیموکراتی کوردستان بۆی دوجار پارتی دیموکراتی کوردستان ڕای هەڵوێستی خۆی بنوێنێت بەڵام دەرکەوت کە پارتی دیموکراتی کوردستان نە لەگەڵ چارەسەرکردنی کێشەکەیە نە لەگەڵ ئەوەیە ئەم وڵاتە سیستمی هەبێت نە لەگەڵ ئەوەیە کە سیستم پەرلەمانی بێت نە لەگەڵ ئەوەیە کە کێشە و تەنگ و چەڵەمەکانی ئەم وڵاتە چارەسەر بکرێت بەڵکو تەنها لەگەڵ یەک شتایە ئەوی ژمانەی خودی کاک مەسعود بەرزانیە جا بۆ چەند ساڵی تر وەکو ئەوی کە خۆیانیانەوێت. بڵێ پارتی کاک ئیسماعیل پارتی لەو ڕوانگەیەوە ئاماژە بەوە دەکات کە سەیرە ئێوە پێشتر هەر چوار لایەنە کە سوور بوون لەسەر ئەوەی کە سەرۆک دەبێت لە نێوان لە ناو پەرلەماندا هەڵبژێرێت و دەسەڵاتەکانی دیاریکراو بێت دواتر ئەو پرۆژەیە یاخود ئەو پێشنیازتان خستە بەردەم پارتی کە دەکرێت سەرۆک لە نێوان خەڵکیشەوە هەڵبژێرێت. ئێستاش هەر سووری سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت بەڵام لەگەڵ ئەوەدا وەکو پێشووتر ئاماژەم پێکرد بۆ پیشاندانی نیەتپاکی ئێمە بۆ دروستکردنی متمانە لە ناو لایەنە سیاسیەکانە بۆ دڵخۆشکردنی خەڵک ئێمە پێمان باش و مادام چوینەتە کۆبوونەوە و دانووساندنەوە وتمان بە ئەم پێشنیارش بخینە بەردەست پارتی دیموکراتی کوردستان کە یعنی بیانووی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بوو کە نابێت سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت وتمان ئەگەر کێشەکەتان هەر ئەوەیە کە سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت ئەتوانن سەرۆک لە ناو خەڵکیشەوە هەڵبژێرن بەڵام وا دیارە پارتی دیموکراتی کوردستان کێشیان ئەوە نییە نیزام و پەرلەمانی و نازام سەرۆک لە ناو خەڵک و ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت تاکە کێشەی ئەویان خودی کاک مەسعود بەرزانیە ئەوەیە مەسەلەکە لەبەر ئەوە ئێمە تەنازولمان لەوە نەکردو کە ئێمە پێشووتریش وتومانە سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت دیارە مەترسیەکمان هەبوو لەوەی کە سەرۆکێکی دیکتاتۆر بۆ وڵاتە دروست نەبێت یاخود بۆم هەرێمە دروست نەبێت چونکە لە ئەزمموی وڵاتانی دەوروبەر و ئەزمموی عێراقی پێشوو ئەوە دەرکەوتووە کە
ئەگ هەڵبژاردننی سەرۆک لە ناو خەڵکەوە سەرۆکێکی دیکتاتۆر دروست دەکات بۆ ئەوەی ئەمە دروست نەبێت ئێمە وتومانە با سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت کە ئێستاکەش ئەو بژاردەیەمان خستۆتە بەردەست پارتی دیموکراتی کوردستان دیارە کۆمەڵە فیلتەرمان داناوە کە سەرۆک نەبێ بە دیکتاتۆر. بەڵێ ئێوە ئەتانزانی کە پارتی دیموکراتی کوردستان ڕازی نابێت بە کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەرۆک کەواتە ئەکرێ بڵێن ئێوە چاوەڕوانی ئەم وەڵامەتان ئەکرد لەو کاتێک کە پێشنیازی ئەوەتان کرد کە با سەرۆک لە نێوان خەڵکەوە هەڵبژێرێت. طبعا لە سیاسەتە تەوەقوعی هەموو شتێک کرێت تۆ کۆمەڵە خیارات دانی ئەگەر بۆ من ئەم پێشنیارە بکەم ئایا لایانی بەرامبەر طبعا یان قبولێکا یان ڕەفزێکات ئەگەر ڕەفزی کرد ئێمە چی بکەین ئەگەر قبولی کرد ئێمە چی بکەین طبعا ئەمەش هەموو احتیمالات و بژاردەیە لای خۆمان ماوەتەوە بەڵێ وەکو خیارێک وەکو تەوەقوعی ئەوەمان کردووە کە پارتی دیموکراتی کوردستان بەم پێشنیارە ڕازی نەبێت و تەوەقوعێکی بەهێزیش بووە طبعا لە کۆبوونەوەی لە دوای بۆم کاتە کە ئەوان قبولی ناکەن بەڵێ پلانتان چییە بۆ ئەوەی کە ئەگەر ئەمان قبولیان نەکرد ڕەنگە من نەتوانم لێرەیە پلانەکە بڵێم بەڵام حتمما پلانمان هەیە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بە ڕسمی هەر چوار لایەنەکەی ئاگادار کردەوە کە ڕازی نییە بەم پێشنیارە بە هیچ جۆرێک ئەو کاتە لە کۆبوونەوەی شەشی مانگە یاخود لە دوای کۆبوونەوەکەوە دەرەکەوێت کە ئەم چوار لایەنە پلانیان چێ بێت. باشە کاک ئیسماعیل کاک محەممەد تۆفیق ڕەحیم بەرپرسی پەیوەندیە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان دەڵێت ئەگەر ئەمە هەڵوێستی فەرمی پارتی بێ ئەوە کۆبوونەوەکان کۆتایی پێدەهێنن کۆبوونەوە پێنج خۆڵیەکان ئایا تەنها مەبەستی بە دیاریکراوی لە بزوتنەوەی گۆڕانی یا هەر چوار لایەنەکە حتمما ئەو ڕێکخەری ژووری پەیوەندە دیبلۆماسیەکانە ئەگەر قسەشی کردبێت وەکو بزوتنەوەی گۆڕان قسەی کردووە بەڵام ڕەنگە ئەو لێدوانەشی کەیوەری یاخود ئەو قسەیەش کە وەرگیرا و زەقراوەتەوە ڕەنگە مەبەستی کاک محەممەد تۆفیق ڕەحیم یعنی بەوە نەبێت کە 100% کۆبوونەوەکان کۆتایی پێدێت وەکو احتیمالێک دایناوە کە احتیمالێکی بەهێز و کۆبوونەوەکان کۆتایی پێبێت ئەگەر ئەم احتیمالە بەهێزەژە بێمە لە جانبی بزوتنەوەی گۆڕانەوە تەبەن ئێمە سێ لایەنی تریش هەیە حتمما سێ لایەنەکەی ئەگەر بگۆڕانەوەی داخان ئەگەر بۆشەی داخان ئێمە هەر چوار لایەن ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی هەر چوار لایەنمان وەکو یەک بەرە چوینەتە کۆبوونەوەیەکە و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر ئەوە ڕای ئێمە بێت تەسەورەکەم ئەوانیش ڕایەکی لە ئێمە یعنی وەکو هاوشێوەی ئێمەیان هەبێت یان ئەوانیش ڕایەکی وایان هەبێت کە ئیتر بگەنەوە قەنەعەتێم کۆبوونەوانە هیچ نەتیجەیەکی نابێت ئەوانیش لایەن خوانەوە بڕیاری خۆیان بدەن. باشە کاک ئیسماعیل ئێوە تا ئێستا لەگەڵ ئەو سێلایەنەی تردا هیچ قسێکتان لەم بارەیەوە کردووە کە ئایا ئێوە بە تەنها دەکشێنەوە لە کۆبوونەوەکان یاخود سێلایەنەکەی تریش لەگەڵ ئێوە بن ئێمە باجارێەوە ڕوون بکەین و جارێ بڕیاری ئەومان نەداوە ئەکشینەوە یان نەکشینەوە وەکو احتیمالێک لە بەردەمی خۆمان نەدامان ناوە تەمانە بێ ئینسان کاتێکە دەست بۆ هەر شتێکە با دەبێت کۆمەڵ احتیمال لە بەردەمی خۆیان دانێت ئێمەش پێشووتری ژەرم احتیمالەمان داناوە ئەگەر بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان بە هیچ شتێک قایل نەبوو ئێمە چی بکەین ئایا هەر بەردەوام بین لە کۆبوونەوەکان یان بکشینەوە وەکو احتیمالی کشانەوەمان داناوە دیار لەگەڵ سێلایەنەکەی ترەوە باز نەکراوە وادایەوە چیەکەن بەڵێ لە احتیمالێکی وادایەوە چیەکەن ناڵێم ئەمێنێتەوە سەر کۆبوونەوەی شەشی مانگ لە شەشی مانگی دەیە ئەو کاتە با هەڵوێستی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بزانین با پێش ڕووداوەکان نەکەوین کوێڵ ئەمە ئەو قسەی کە کاک نەچیروان بەرزانی و توێتی یان هەندێک لاندان مەکتەبی سیاسیەکانیان ئێڵێن کوێڵێ هەڵوێستی فەرمی پارتی دیموکراتی کوردستانە با هەڵوێستی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بزانین ئەو کاتە لە دوای شەشی مانگەوە حتمما هەڵوێستمان بەڕوونی بۆ خەڵکی کوردستان ڕاگەێنی. پێتان وایە هەر سێلایەنەکەی تر لەگەڵتان هەڵوێستە بن یاخود بە نمونە یەکەتی و کۆمەڵ لەگەڵتان ئەبن بەڵام یەکگرتوو لەگەڵتان نابێت. مەسەلە ئەوە نییە ئەوان لەگەڵ ئێمەنیان ئێمە لەگەڵ ئەوانین ئەوان پاشکەوتەی ئێمەنیان ئێمە پاشکەوتەی ئەوان ئێمە چوار لایەنین بەیەکەوە بەرەیەکمان بەستم ئەوەیە کە چوار لایەنەکە پێکەوە تاوەکو ئەم لە حزێش کە قسە بۆ جەنابت ئەەکەم ئێمە هەڵوێستێکی یەکگرتوومان هەیە بەرەکەمان ڕیزی بەرەکە پارێزراوە هەمومان تا ڕادەیەکێک هەڵوێستمان هەیە ممکنە لە هەندێک تەفاسیلە بەجۆرە لە جۆرەکان بیرکردنەوەمان جیاواز بێت بەڵام وەکو خودی ینی ئەسلی مەسئلەکە یەک ڕامان هەیە و چۆنێتی بەشداربوون لە کۆبوونەوەکانە یەک ڕامان هەیە بەڵێ تا ئێستاکە وەکو یەک بەرە بەشداریمان لە کۆبوونەوەکانە کردو و واش بەتەمەین لە کۆبوونەوەی شەشی مانگە وەکو یەک بەرە لە کۆبوونەوەکان بەشداری بکەین. بەڵێ کاک ئیسماعیل وەک خۆشت باشترە زانی هیچ سەقفێکی زەمانی بۆ ئەم کۆبوونەوەانە دانەنراوە ئەگەر لە کۆبوونەوەی داهاتوودا پارتی دیموکراتی کوردستان داوای کاتی زیاتر بکات ئایا هەر چوار لایەنەکە ئامادەن کاتی زیاتر بدەن بە پارتی؟ حتمما ئێمە چوار لایەنەکە پێشەوەی کە بڕۆینە کۆبوونەوەی شەشی مانگەوە وەکو جەنابتان ڕەنگە تێبینیتان کردبێ سەبارەت بە کۆبوونەوەکانی ڕابردووش چوار لایەنەکە پێش ئەوەی کە بڕۆین لەگەڵ پارتی دیموکراتای کوردستانە کۆبینەوە حتمما کۆبوونەوەیەک ئیتر کۆبوونەوەیەک لە نێوان خۆمان ناکەین کە چی بکەین بۆ کۆبوونەوەی داهاتوو
پێم وایە بۆ کۆبوونەوەی 6 مانگیان پێش کۆبوونەوەی 6 مانگ چوارلایەنەکە لە نێوان خۆیانە کۆبوونەوە و هەروەها ڕاگۆڕینەوە هەڵوێستگۆڕینەوە لە نێوان خۆیاندا تاوتوێکن ئەو کاتە بۆ کۆبوونەوەی 6 مانگ و دوای 6 مانگیش کە چه هەڵوێستێکیان هەبێت. بەڵێ پێتان وانە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە بۆتە هۆی ئەوەی کە نزیکەی نیو ساڵ لە بابەتەکە تێپەڕێنێ؟ شەیداخان ئێمە هەرەوەمان لە بەردەستایە ئەوەی کە لە بەردەستمان نبوو ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پەرلەمانی کوردستان بوو لە 23 حوزەیرانە توانیمان نیساب دروست بکەین چوونە پەرلەمانی کوردستان و خوێندنەوەی یەکەم بۆ یاسایەکە کرا لە 19 ئابە نەمانتوانین نیساب دروستکەین کە نەتوانین نیساب دروست بکەین ئەو کاتا بێت تۆ بە ڕێگایەکی تر ئەم کێشەیە چارەسەر بکەیت. دیارە وەکو ئەوەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشووتر لە لێدوانەکەیە فەرمووی ئەگەر ئەم کۆبوونەوانە هیچ نەتیجەیەکی نەبوو حتمما ئێمەش هەوڵە دەینەوە جارێکی تر نیساب دروست بکەین کە خوێندنەوەی دووەم بۆ یاساکە بکرێت و یاساکە تێپەڕێنی. بەڵێ ئیسماعیل نامیق ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان